من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار میوانانی ماڵی خوا السلام عليكم ورحمة الله وبركاته داواکارین لە پەروەردگار داواکارین لە خوای گەورە بە میهرەبانی خۆی لە هەموو مردووی هەموو لایەکمان خۆش ببێ و شفای هەموو نەخۆشیەکمان بدا و ژیانمان خۆشتر و باشتر بکات. ئازیزان و خۆشەویستان، میوانانی ماڵی خوا، حەزم کرد لە زمانی ئەمڕۆدا من و تۆ مردن زۆر بووە، حەزم کرد لە خزمەتی ئەم چەند ئاەتە بین باسی ئەمەمان بۆ دەکات. ئەبێ لەم کات و ساتەدا ئێمە چی بکەین کە مردن زۆر بووە. پەروەردگارە فەرمێ خوای گەورە لە قورئانەکەیدا ئاماژەی پێ دەکا: أعوذ بالله من الشيطان الرجيم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. خوای متعال لە سوورەتی بەقەرەدا لە ئاەتی 55 و دو ئاەتی دوایەوە شەتا 157 دەچێت پەروەردگار باسمان بۆ دەکات ئینسان ئیماندار کاتێ تاقی کراوە لە دنیادا. وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ یعنی بە شتێکی کەم، بۆیە لە عەرەبیدا هاتووە شەی بە مانایەکی هیچ زۆر ناگەیەنێ. لەم شتانەی کە لە دوای شەی دێ یعنی زۆر کەمن، خوای متعال تاقیتان دەکاتەوە. من الخوف والجوع، یەکەمیان بە ترساندن، بە ترس، زمانی ترس. ئێمە زمانی ترسمان لەوێت تێپەڕ کردبێ، جار جار خوای گەورەی خاتە یادمانش. ساڵەکانی 80 بە 90 ئەوانە ساڵی ترس بوو، بە تایبەتی ساڵی 80کان، ساڵی 90کان پیاوە بە تەمەنەکان بە فکریانە. والخوف والجوع دووەمیان برسێتی، لە دوایەوە خوای گەورە تاقیمان دەکاتەوە. نەقسی من الأموال، ئەمجا بە ماڵ، کەم دەرامەت، کەم دەستت ناڕوا، هەژاری، ژیانێک دێ هەژاری زیاتری تایە. لە دوایە والأنفس، ئەمجا خۆشەویستان ئەباتەوە خوای پەروەردگار. والثمرات، و ماڵی دنیا کە ها لە بەردەستا، چی بەرووبووم بێ چی ماڵی دنیا بێ، ئەمانە خوای متعال هەمووی تاقی دەکات و لەمانە، هەر زەمانێ بە جۆرێ لەمانە. لە دوای ئەمانە پەروەردگارە فەرمێ: وەبەشری الصابرین، ئەی محەممەد موژدەیان بدەرێ صلی الله عليه وسلم، موژدەیان بدەرێ بەو کەسانەی کە خۆڕاگەرن لە دوای ئەمانە کە خوای متعال تاقییان دەکاتەوە. بەڵام بەچی مەرجێ؟ بەو مەرجەی الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئازیزان و خۆشەویستان، ئەم وشەیە میوانانی ماڵی خوا زۆر گەورەیە لە کاتی موسیبەتدا ئەمە بڵێ. پەروەردگار باس ئەم وشەی کردووە ئینسان کە موسیبەت دێتە سەریا ئەم وشەیە دەڵێ، بەڵام ئایا دەزانی ئەم وشە بڵێ خوای گەورە چیت پێدا، چی پاداشتێک تێ لە دنیادا و لە قیامەتشدا؟ ئەوانەی ئەمە دەڵێن ئولایکە عەلەیهم صەلاوات من ربهم، خوای گەورە سڵاوات ئەدا بە دیاری ئەو کەسەی لە کاتی موسیبەتدا ئینا لله و ئینا ئیلەیه راجعون دەڵێ. ئەمە خوای گەورە وعدی کردووە لەسەر ذاتی خۆی، ئولایکە عەلەیهم صەلاوات من ربهم وەڕەحمە، و دای ئەپۆشێ بە ڕەحمەتی خۆی. کاتێک کەسێک خۆشەویستێکی دەمرێ هەواڵی خۆشەویستێ دەگەیە پێی، ڕاستە و خۆ دەڵێ ئینا لله و ئینا ئیلەیه راجعون، لەمە زیاتر ناڵێ، وشەیتر ناڵێ بە سەرزاری خوات و ڕەبکە، بەڵکو وشەیەک دەڵێ خوای گەورە بۆ ئەوی سڵاواتی بە دیارە بدا، وشەیەک دەڵێ بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمی پێ بکە.
وأولئك هم المهتدون وأو كسان الرقاي راستان دوزيته ولسر رقاي راستن. عزيزان خوشويستان پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی لدر حقی ام آیت دا اچینو بلای رسول الله صلی الله علیه وسلم علی کات انسان هر مروبه خوشویستێکی دەمرێ هەمومان کۆ دەبینەوە وەک مرۆڤ بەڵام خوای متعال مەلایکەکانە نێرێ بزان چی باسی هەیە لەوێ لە ماڵی فڵان کەس مردووە کاتە هەمومان فەیسبووکەکانمان دەکەینەوە هەواڵێک دەبیسین فڵان مردووە هەمومان خۆمان حاضر دەکەین بچین لەو مەراسیمە ئامادە بین ئایا دەزانن مەلایکەکانیش دێن بۆ ئەم مەراسیمە خوای گەورە ئەڵێ عەبدێکم مردووە بچن بۆ مەراسیمەکە بزان لەوێ چی باسە بەڵام خوا عەلیمە خەبیرە ئەزانێ بەڵام مەلایکەکانە کاتە شایەت دێن لەگەڵ ئێمەدا کاتێ ئێمە دەیشوێینەوە کاتێ کفنی دەکەین پاشان دەیبین بۆ قەبرستان دەگەڕێنەوە ئەوان چۆن ئێمە دەگەڕێنەوە بۆ ماڵەکانمان ئەوانش دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار خوای متعال لیانە پرسێ ئەی مەلایکەکان بەندەکانم چیەوت لەورە کۆبوون چی باس بوو باسی چیان دەکرد لەسەر قەبران باس چی بوو کاتی جەنازە شۆردن ئەو مردووە ئەو کەسە کە وەفاتی کردووە لە مزگەوت کۆبوون باسی چی بوو خەریکی چی بوون بەندەکانم کەس و کاری ئەو بەندەیە چی دەوت خوای پەروەردگارش کامە عەلیمە و خەبیرە پێی بەڵام ئەپرسێ لە مەلایکەکانش پێیان دەڵێ خوای گیان بەندەکان هیچیان ناوت ئیلا ئەوە نەبێ ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون ئیلا وتویانە خوایە هەمومان هین تۆی و خۆت داد پێمان و خۆتش دەیگێڕیتەوە لەو کاتەدا ئەڵێ پەروەردگار ئەڵێ مەلایکەکان شایەت بن ئەوە من بۆ کەس و کارەکەی بۆ ئەو کەسەی کە مردووەکەی مردووە ئەوە ماڵێکم دروست کرد لە بەهەشت ناومنا ماڵی حەمد سوپاسگوزار چونکە بەندەکەم سوپاسگوزار بوو لەبەر ئەوەی خۆشەویستەکەم لێسەندەوە لەبەرەوەی ڕۆڵەکەیم لێ بردەوە لەبەر ئەوەی براکەی خێزانەکەی کوڕەکەی کچەکەی ئێوە شایەت بن ئەوە ماڵێکم بۆ دروست کرد لە بەهەشتا بۆ ئەو کەسە کە سوپاسی منی کردووە ناومشنا ناوی ماڵی حەمد سوپاسگوزار عزیزان و خۆشەویستان ئێمە ئەمەمان دەسەکەوێ ئەگەر سوپاسی خوا بکەین چونکە قورسە هیچ مصیبەتێ گەورە نییە وەک مصیبەتی مردن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێنە یادتان ئەو کەسانەی خۆشەویستیان مردووە ئەو کەسانەی خۆشەویستیان دەمرێ ئەو کەسانەی کەوا جەرگیان لێ جیا دەبێتەوە سێ ڕەسوول الله بکەن صلی الله علیه وسلم لە دنیادا باوکی خۆی نەبینیوە ئەو کەسانەی کاڵێن باوکی خۆمان نەبینیوە پێغەمبەرش نەیبینیوە پێغەمبەری خوا ئامێزی دایکی تێری لێ نەخواردووە ئەو کەسانەی کە دایکی نەبووە پێغەمبەری خوا لە ئامێزی دایکا تێری نەخواردووە ئەو کەسانەی کاڵێن مامە و خاڵۆ نەیبینیوە پێغەمبەری خوا و لەزەتی لێ وەرنەگردووە ئەو کەسانەی کەوا لەوەی ئێمە عەشرەت و بنەماڵە و قەوم و گەل پشتی لێ نەکردوین بەڵام پێغەمبەر گەل و قەوم و عەشرەتەکەیشی پشتی لێ کردووە تەماشای ڕەسوول الله بکە صلی الله علیه وسلم لەبان ئەمەش پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم منداڵی بۆ نەماوە لە دوای خۆی ئیلا کچێکی نەبێ لە دوای خوای مردووە کاتێ ئیبراهیم عەلەیهی سەلام یەکێ لە کوڕەکانی پێغەمبەرە لە دەبان دەستی بوو لە ئامێزی بوو پێغەمبەری خوا ئەگریا بەسەریدا سەحابە بینیان قەت پێغەمبەریان نەبینیوە بە چاوە مبارەکەکانی فرمێز بێتە خوارەوە فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و تۆش دەگری وتی بەڵێ منیش دەگریم ئەروەڵام چاوە فرمێز دێتە خوارەوە چونکە ئەمە خوادایەتی و ئەو دڵەش حەزین دەبێ بەڵام زبانم شتێ ناڵێ خوا ڕازی نەبێ عزیزان و خۆشەویستان ئەمەیە ئینسان لە کاتی موسیبەتدا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەمەشدا منداڵەکانی ئاوا یەک بە یەک لە دوای خۆی و لە دوای خۆیشی تەماشاکە ئیمامی حوسەین و حەسەن و وەنەوەی پێغەمبەری خوش بەچی حادیثە و کاری سەرێ چووە ئەبێ ئینسان ئیماندار لەمانە دەرز وەرگرێ چونکە ئێمەنەوەی ئەو پێغەمبەرین عەلەیهی السەلاة وەسەلام مەلەک المەوت ئەڵێن ئەگێڕنەوە خوای گەورە ئەمری پێکرد لە مەلەک المەوت کە ئەوەی کە ڕوح دەکێشێ ڕوحی هەمومان دەکێشێ ئازیزان و خۆشەویستان لە پاشا ڕوحی خۆشی دەکێشێ خوای پەروەردگار فەرمووی مەلەک المەوت تۆ پیشەکەت ئەوەیە کاتێ مەلایکەکان هاتە سەر زەوی دیاری کرد بۆیان تۆ ئەبێ ڕوحی مرۆڤەکان بکێشی مەلەک المەوت وتی خوای گیان مرۆڤەکان لەوەیە بنە دژمنم حەزیان لێن نەبێ ڕقیان لێم بێ
خوای پەروەردگار فەرمووی تو کاری خۆت بکە حەقت نەبێ، من کارێ سەبەبێک بەکار ئەهێنم، مرۆڤەکان هەرێکی بە سەبەب و هۆکارێ دەگەڕێنەوە بەلای من تۆیان لە یاد نییە. چونکە ئێمە زۆر جار ئەڵێن مەلەکل مەوت، بەڵام حەسێرەکەی هۆکارەکان سەبەبەکان وایە لە یادمان ئەچێ زۆر جار. ئەمە قسەی مەلەکل مەوتە لەگەڵ خوای پەروەردگاردا کاتێ ئەرکەکەی سپارد بەسەریدا. ئەگە تەماشاشکەین زۆر جار لەوەی ئێمە لە ئەوەمان کرێ کەسێکمان بڕوا بڵێن خۆزگایە وا نەبوایە، خۆزگای ئەمە نەبوایە. نەخێر ئازیزان و خۆشەویستان، ئێمە با بزانن خوای گەورە لەکوێ چارەمانی نووسیوە لەوێ دەمری، خۆتش بە پێی خۆت دەڕۆی بۆیە. ئەوە نییە ئێمە ڕاکەین. زۆر جار ئەڵێن فڵان کەس ئەگە وا نەبوایە وا دەبوو. نەخێر تەماشاکەن ئەڵێن پیاوێک لەگەڵ خێزانیدا لە کۆتاییدا هاتن جیابنەوە، خێزانی داوای کرد لە پیاوەکەی جیابێتەوە، لێیان پرسی بۆ وتی لەبەرەوەی منداڵێکمان بوو، ئەم منداڵە لەگەڵ خۆی دابردی، ئەگەر نەڕوایە لەگەڵیدا بۆ ماڵ باوکی مناڵەکەم نامرد، تومەزە ئەمە لەگەڵ باوکیان ڕۆیشتووە منداڵەکە مردووە باوکی ماوە، یان لەگەڵ دایکیان ڕۆیشتووە منداڵەکە مردووە و دایکی ماوە. بە هەر کاملیان بێ تەفسیر دەکرێت. ئەڵێ منداڵەکە لە بینی هەردووگیان مرد و ئەوش گلەیە کردەویت ئەگەر نەچوایە بۆ سەفەرە منداڵەکە نامرد. وانییە بەخوا ناو ماڵ شابوایە دەمرد. ئەگەرنەوە منداڵێک لە تەمەنی مناڵیدا لە شوقەیەکی زۆر بەرز خۆی فراداوە خوارەوە، زۆر بەرز بوو نەمرد. هەندێک کەس کەوتنە دوای شوقەیەکی بەرز بلان چەند مەتر بووە، 100 مەتر چەنێ، خۆی هەڵدا دوای سێرەکەن هیچی لێ نەهات. بەڵام دوای لە 63 ساڵیدا الله ئەعلەم دوایەوەی کە خێزانی هێنا و منداڵی گەورە بوو لە ماڵی خۆیدا پای هەڵکەوت لە دوو پلە، یعنی بڵێن دوو شوێنی بەرز، دوو هەنگاو، بە بۆنەی ئەوە سەبەب وەفاتی کرد. ئازیزان و خۆشەویستان، ئێمە نازانین لەکوێدایە، هەمووی نووسراوە لە چارەمان لەکوێ بمرین، چی سەعاتێ چی کاتێ. ئەبێ ئینسانی ماندار بزانێ. ئەگە تەماشاکەین ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ هەر کەسێ منداڵێک بمرێ ئەوە خوای گەورە دەرگایە لە دەرگاکانی دۆزەخی لێ داخە. ئەڵێ مامۆستایەک ئەمەی گێڕاوە، ئەم حەدیسەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم گێڕاوە. ئەڵێ پیاوێکی مام حاجی بەتەمەن لە دوایەوەی مامۆستا وتارەکەی تەواو کرد، محاضەرەکەی تەواو کرد، وتی مامۆستا من 7 منداڵمەیە، 6یان مردووە، 6 دەرگام بەو فەرمایشتەی پێغەمبەری خوا لە من داخراوە، 1 دەرگاماوە، 6 مناڵی ڕۆیشتووە، بەڵام لە هەر 6 هیچم نەوتووە ئیلا ئەوە نەبێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەڵێ ڕۆیشتەوە بۆ نوێژی بەیانی هاتەوە، نوێژی بەیانیمان کرد، عادەت وایە مامۆستا سونەت وایە ڕوو بکا لە خەڵکی. ئەڵێ ڕووم کرد، مام حاجی زۆر تەماشایە کردم، وەک ئەوەی شتێکی پێبێ پێم بڵێ. ئەڵێ لەگەڵ ئەوەدا خەڵکی ڕۆیشت و بزەیەکی بۆ کردم، وتی مامۆستا نەچین بە یەکەوە دەرگای حەوتەمش داخەین. وتی بۆ مام حاجی، وتی لەبەرەوەی دەرگای حەوتش داخرا منداڵەکەی ترمش ئەم شەو وەفاتی کرد، با بچین نوێژەکەی بکەین و بیبێن بە قەبرستان، ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. سێرە و ئیمانەکە ئازیزان، سێرە و ئیمانەکە کە لەم پیاوەدایە. زۆر جار لەم کاتەدا ئیمان دەورە بینێ، چونکە پێغەمبەری خوا فەرمێ عند الصدمة الأولى لە کاتی مردن لە سەدمەی یەکەمدا ئیمان دەرەکەوێ کە ئیمانی تۆ چۆنە. ئەبێ ئینسان ئیماندار وریابی. ئەم منداڵە شیرینانەش ئازیزان، منداڵ بمرێ خوای گەورە تۆی خۆش گەرەک، وەک باوک و وەک دایک. بۆچی خۆشتی گەرەک؟ ئەو منداڵەی کە دەمرێ لەبەر دەستی توایە ئەزانیە چێتە بەردەستی کێ دوای مردنی، وەک پێغەمبەری خوا ئەچێ بۆ لای یەکێ لە پێغەمبەران ئیبراهیم عەلەیهی سەلام، ئەو بەخێوێکە هەتا تۆ وەگەیتە و هەتا وەگەیتە تۆ، ئەچێتە لای دایکە ساریە، ئەو دەیکاتە خاوەن
بەڵام چاک بزانە منداڵش لە ساحەی مەحشەردا ڕاوەستاوە وەک ئەو جەوەڵانەی کە دنیای ڕاگرتووە، ڕاوەستاوە و داوا دەکا لە خوا. خوای متعالش داوای منداڵ ڕەت ناکاتەوە لە قیامەتدا. لە قیامەتە منداڵەکە لێ خوای گیان پێی دەڵێت تۆ بەهەشتیت بڕۆ، ئەڵێ خوای گیان ناڕۆم، ئیلا داوایەکمەیە بۆ جێبەجێکەی ئەمجا دەڕۆم. ئەڵێ چییە؟ ئەڵێ ئەوەیە ئیلا باوکو دایکم ئەبێ بەم دوو دەستە دەستیان بگرم بیبەم بە بەهەشت. ئەو منداڵەوە دەڵێ خواگیان شەڵێ دڵی مەشکێنن، دایک و باوکی دەستی بەدێن بە هەرسێکیان بە یەکەوە بچن. ئازیزان و خۆشەویستان، بە تایبەتی منداڵ، چونکە منداڵ بە جەرگ هاتووە، بە جەستەی مرۆڤ هاتووە لە گیانی مرۆڤدا. ئەبێ ئینسانی مادار خۆڕاگر بێ، سابر بێ. ئەوانەی کە ئێمە بە دەستی خۆمان دەمرن، جا باوک بێ یان دایک یان منداڵ یان هەر خۆشەویستێکی تر، ئەبێ چاوەڕێی ئەم پاداشتە بین، چونکە هەمومان دەگەڕێینەوە بۆ ئەو شوێنە. ئەگەر تەماشاشکەین ئەو قسەیە دەهێنمە یادتان، بەڵام باسمان کردووە. ئەو قسەیەی نەبی سولەیمان کاتێ مەلەکل مەوت دێ بۆ لای، زۆر جار من دەیگێڕمەوە، چونکە قسەیەکە زۆر عیبرەتی تایە. ئەو قسەیە کە دێت بۆ لای وەزیرێکی دانیشتووە، ئەم وەزیرە زۆر تەماشای دەکا، وەزیرەکەش لە خۆی شکە بە دوای ئەڕوات، ئەی پێغەمەری خوا ئەمە کێ بوو؟ ئەی پێغەمەری خوا ئەمە کێ بووە تەماشایە کردم؟ تۆ بڵێ بمناسێ؟ تۆ بڵێ عەداوەتێکی لەگەڵ مندا بێ؟ وتی نەخێر، ئەمە مەلەکل مەوت بوو بۆ نەتناسی. وتی نەخێر، دەیوتی نەبی سولەیمان داوایەکم بۆ بکە بابایەک بێ. نەبی سولەیمان چەند موعجزەیەکی بوو، یەکێ لەوانە بابوو، بایەک بێ با بمبە لە سەر زەویدا چی شوێنێ زۆر دوورە، با لە مەلەکل مەوت دوورم کاتەوە، من دەزانم ئەوە تۆ ڕوحی من بکێشێ. بەڵام خواگیان نووسێتی ئەژێ باکە هات بردی بۆ بەردەستی مەلەکل مەوت، ئەوە دەزانێت ڕاکە، بەڵام بردێ بەردەستی، لەوێ ڕوحی کێشا و هاتەوە بۆ لای نەبی خوا. وتی ئەی نەبی خوا، ئەو پیاوەی بەیانی لەکوێ بوو؟ کوا دیار نییە لە دەورت بوو؟ وتی لە دای تۆ ئەمە ڕوویدا و باسم کرد. وتی وەڵڵاهی ئەو وای زانی دوورە ڕوا، بەڵام نەیزانی دێتە ژێر دەستم. من بەیانی ئەمری ئەوم پێ بوو، بەڵام کاتەکەیشی خۆی بوو، ڕۆژەکەش خۆی بوو، بەڵام شوێنەکەی شوێنی نەبوو. بۆیە ئاوا تەماشا مەکرد بۆی بێتشێتە شوێنی خۆی. لە دوای تەماشاکەی من هاتە شوێنەکەی خۆی و ڕوحم کێشا. ئازیزان و خۆشەویستان، ئەمانەوێ مردنێکی پاک و پوختە بکەین وەک ئەو ئینسانە بێ. خوای پەروەردگارە فەرمێ ئەوانەی حوسن الخاتیمەیان هەیە، ئەوانەی کۆتایی ژیانیان خۆشە، ئەوەیە کەوا مەلەکل مەوت دێ بۆ لای پێی دەڵێ ئەی فڵان، ئەی بەندەی خوا، خوای گەورە ئەمری پێ کردوم لە بەینی دوو هەڵبژاردندا بدەم بە تۆ کە ئەمە هەڵدەبژێر یەڵی بژێرێ. ئەوش ئەڵێ چی ئەوەی کە خوای پەروەردگار دایە بە تۆ؟ ئەڵێ ئەتەوێ بە چی شێوازێک ئەمڕۆ کاتی ڕوحکێشانتە بگەڕێیتەوە بەلای خوا، ئەمە یەکێکیان. دووەمیانش بە چی شێوازی ئەتەوێ ڕوحت بکێشم و بیبەمەوە بۆ لای خوای متعال، خوای گەورە ئەمری پێ کردوم بەندەکەم ئاوا ڕوحی بکێشە. ئەو شەڵێ دەی باشە با دەستنوێژێ بگرم، دوور کات نوێشکەم لە کاتی سوژدەدا ڕوحم بکێشە. ئەوەیە چێتە سوژدە و ڕوحی دەکێشێ و دەگەڕێتەوە بەلای خوا. ئازیزان و خۆشەویستان، مردن مصیبەتە، بەڵام لە دوای ئەگەر ئینسان خۆڕاگر بێ ئەجر و پاداشتی تەواو نابێ. و لەگەڵ ئەمەشدا خاڵی کۆتاییمان ئەوەیە کە ئێمە زۆر جار دوعای خێر بۆ ئەو گەنجانە بکەین، بۆ ئەو کۆمەڵەی کە بێ پارە و بێ مقابل و بێ ڕیا بێ ئەوەی کەوا خەڵک دەستخۆشی بکایان نا، بە شەو و ڕۆژ خزمەتی ئەم شارە دەکەن. بێ بەرامبەر بەڕاستی ئەوانە سەربازن، سەربازێکن، بەڕاستی قابلی ئەوەیە بەردەوام دوعای خێران بۆ بکەین، نەک لە بەردەمیانە لا پاشملە. چونکە پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ دوعا بۆ برای خۆی بکە بەڵام نەزانێ خوای گەورەی لێ قبوڵەکە. هەرچی کاتێک مرۆڤێک پیا و بێژن بێ منداڵ بێ لەم شارە بمرێ و لە شارێکی تر بێ، ئەمان یەکسەر حازرن، ئەگە بە شەو بێ، نیمە شەو بێ، زستان بێ، هاوین بێ، بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە. ئامادەن دێن دەیشۆنەوە وەک باوک و کەس و کاری خۆی. بڕواتان هەبێت لەم ماوەدا کەسی وا بووە لە کاتی کۆرۆنەدا باوکی مردووە، برای مردووە، دایکی مردووە، خێزانی مردووە، نەیهێرا بچێتە غورفەکەوە، گەنجی وان بینیوە، وەڵڵاهی یعنی تەعەجوب دێ
بێ دەمامک بێ هیچ خۆی هەڵکردەوە ئامادەی خۆی دەشۆرێ کورە ئەمە گەورەترین جیادە مرۆڤ دەیکا بەڕاستی ئەمە گەورەترین هیمەتە گەورەترین هەموو شتێکە بە شەو بە ڕۆژ دەچێتە ناو قەبر ئینسان لەو دوورەوە ئێمە ڕادەوەستین دوور دەگرین دەمامک دەبەستین ئەو خۆی هەڵەکاوە چێتە ناو گۆڕەکەوە بەڵام سێرەکەی بۆی ئەو مردووەڕە ئەو ڕاکێشێتە سەر زەوی وە سونەتی پێغەمبەر جێبەجێ بکە بەڕاستی ئەمە گەورەترین خەیرە پاداشترین خەیرە یان لە کاتی قەورساندا ئەو مەراسیمە هەمووی ئەم شارە بەوە ناوی دەرکردووە زۆر جار بۆیە مردووەکانمان لە هەر کوێش بێ دێتەوە بەڕاستیەوە قابیل ئێوەیە گەورەترین و چاکترین و باشترین خەیر ئێمە بۆوان بیکەین دوعای خێرە دەستخۆشیە یارمەتیدانە لە هەموو کار و کردارێک کە ئەوان دەیکەن بۆیە ئێمەش یارمەتیان بدەین خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە عاقبەت خێرمان بکە یا ڕەبی خوای لە تەپاڕێینەوە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر اسمی عەظەمی خۆت یا ئەڵڵا خوای گیان داوات لێ دەکەین